ئەمە چاوەری دووەمی کاتژمێر 18 لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە زیاتر قسە دەکەم لەسەر بە قەزاکردنی قەرەتەپە لەلایەن حکوومەتی فدرال و هەوڵەکان و ئامانجەکانی پشت ئەم بڕیارانە. بەڕێز ساحر عەلی قایمەقامی کفری لا کفریەوە لەگەڵمە. بەڕێز ساحر با سەرەتا لەوە دەست پێ بکەم. بە قەزابوونی قەرەتەپە بۆچی ئێوە دژی دەوەستنەوە و ئامانجی حکوومەتی فدرال لەم بڕیارە چییە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. دیارە ئێمە زیاتر ئەم ئامانجە بە ئامانجێکی سیاسی دەزانین و زیاتر کە مۆرکی هەڵبژاردننی پێوە دیارە کە حملەی انتخابی وەمانە. دیارە خۆی قانونی ئیدارەی مادەی 140 لە دستوری عێراقی 2005 واضحە کە ئەمانگەڕێنێتەوە بۆ قانونی ئیدارەی دەولە کە ئەو کێشانە چارەسەر کراوە لە قانونی ئیدارەی دەولە بە نەسی مادەی 53 و 58 کە ئەڵێ نابێ لە مەرحەلەی ئینتقالیە سنووری ئەو محافەزانە کە مەشمولن بە مادەی 140 دەستکاری بکرێت یا ئەمما مەسەلەن بە استحداث یان بە لکاندن یان بە هەرچ شێوەیەک. جا کە قەزای کفری خۆتان نەزانن قەزا یەکێکە لە قەزا دێرینەکانی عێراق و کوردستانە لە هەمان کاتشە خودی قەرەتەپە کە بووەتە قەزا با بڵێن قەرەتەپە و جەبارەش هەر عایدی قەزای کفریە. جگە لەوەیش کە ئەمڕۆ قەرەتەپە کە دووسێ ڕۆژ پێش ئێستا قەرارێکی وەزارەتی تەختیتی لێیە کە کراوەتە قەزا کە قەرارش دراوە کە ناحیەی کۆکز لە قەزای کفری بەثەلەن کە ئێستا بەشێکە لە قەزای کفری یەکێکە لە ناحیەکانی قەزای کفری کە بخرێتە سەر قەرەتەپە. یعنی ئەمە پێچەوانەی قانونە پێچەوانەی دستورە بە دستوری عێراق 2005 بە قانونی ئیدارەی دەولە کە پێشتر کاری پێکراوە بۆ مادەی 140. جا ئەمە بەڕاستی یعنی ئێمەش کە ئیمڕۆ حوتی حوت کە بینیتان لە ئاماژەتان داپێ بە لە راپۆرتەکەتان بەسپاسەوە هەموو ئەمڕۆ ئێمە لێو بووین لە ناحیەی کۆکس بووین بە هەموو پێکهاتەکانەوە کە لێو بوون کە دژی ئەم قەرارن کە بەڕاستی قەرارێکی تەعەسوفیە ئەم ناحیە ئەمە تەنها دەستکردن بۆ قەرەتەپە نییە بەڵکو ناحیەکانی دیکەش دەخاتە مەترسیەوە. دەستکاری دیموگرافیا و گۆڕانی دیموگرافیای ئەو ناوچانە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئێستادا چ مەترسیەک دروست دەکات وەکو دەڵێی سەروبەندی هەڵبژاردنە لەسەر ڕێژەی کورد لەسەر دیموگرافیای ئەو ناوچانە بە تایبەتی؟ تاکید بە ئێمە یعنی ڕێکارە یاسایەکان و ڕێکارە قانونیەکان و ڕێکارە دستوریەکان ئەگرینە بەر ئەمە نایڵین مەسەلەن ئەم قەرارە نادستوریە تێپەڕ بێ ئەوە یەکێک ئەساسیە لەو مۆزوعە. بەڵام دووهەم یعنی ئەم ناحیەی کۆکزە ناحیەیەکی دێرینە لە ساڵی 1972 بە مەرسومی جمهوری عێراق ژمارە 461 دروست کراوەتە ناحیەیەک کە بەسەر قەزای کفریە. ئەمە 38 دی هەیە یعنی 38 دی عایدی ئەم ناحیە یعنی کە ئەم ناحیە و دێهاتەکانی کە ئەگەنە سنووری ئیدارەی گەرمیان زۆر نزی یعنی ئەمە بەم شێوە بەم دەستکاریکردن ناقانونی و نادستوریە طبعا ئەمە کێشەیەکی گەورە دروستەکە بۆ ئێمە لەبەرەوە لە ئەتوانم بڵێم لە 95 بۆ 98 دانیشتوانی ئەو ناحیە کە کوردی ڕەسەنن و هەندێک عەرەبیشی لێ هەندێک دێهات تورکمانیشی لێیە. بەڕاستی ئێمە هیچ کێشە و گرفتێکمان نەبوو وەکو ئیدارە لەگەڵ ئەو هاوڵاتیانە لەبەرە بە هاوڵاتی خۆمانەیان زانین و خۆیانش ئەمڕۆ کە لەو دانیشتنە بەڕاستی مووقفیان هەبوو. بە هەر حاڵ یعنی ئەمە حتا لە کاتی تەسویدکردن لەسەر ئەم مەوزوعە لە مەجلس محافەزەی دیارە بە خەرقێکی قانونی تێپەڕ بووە. باشە هەندێک برادر هەیە مەسەلەن بۆ دعای انتخابی ئەمانە پەرلەمانتاری عەرەبن لەو دیم ئەمە بەکارهێنن بۆ مەرامی خۆیان بەڕاستی ئەمە قبولی ناکەین. زۆر گەورەیە ڕاستە ئێمە دوای 16 ئۆکتۆبەر دوای 16 عرب و تورکمانیش دوای 16 ئۆکتۆبەر یعنی ئەوانیش ناڕازین ئێوە توانن چی بکەن ئەوان دوو دێیان هەیە مەسەلەن دێ ئێڵانچیان هەیە دێ پیرە فەقیرە هەیە دانیشتویان تورکمانن ئەو دوو دێیە و هەندێک دێ عەرەبیشی لێ یعنی لە کۆنەوە لەوێن یعنی ئەوە نییە مەسەلەن لە 1800 لەورەدا دانیشن ئەوانش مووقفیان هەبوو ئەمڕۆ حاضر بوون لەو دانیشتنە کە پێیان باشە هەر لەسەر هەرێمی کوردستان بن یعنی ئەمە
قابلی قبول نییە لەنە لایەن حکومیوە لەنە لایەن ملەتەکەوە کە لێوەیە ڕاستە لە دوای 16 ئۆکتۆبر مەسەلەن ناحیق قەرەتەپە و جەبارە خراوەتە سەر قەزای خانەقین دوایەوە کە کراوەت قەزای خانەقین عاید دیالەیە باعتیبار بەڵام سنووری طبیعی قەزای کفری ئەگەیتە حمرین یعنی ئەمە شتێکی موقەتە خۆتان نەزانن لەبەر هەندێک هۆکاری سیاسی وای کردە کە مادەی 140 جێبەجێ نەکرێ و پەکی بخرێ بەڵام ئەوەشە ناگەیەنێ کە تو دەستکاری ئەو سنوورە بکەی کە بە نەسی دستور و نەسی قانون کە ئەڵێ دەستکاری مەکە لە مەرحەلەی ئینتیقالی ئێمە خۆتەزانی مادەی 140 یەکەم مەرحەلەی تەواو نەبووە جگە لەوە مەرحەلەی تەطبیعی ماوە مەرحەلەی ئیستیفتائی ماوە تو پرست کردە بە دانیشتووی ئەم ناحیە کە تو ئەم کارەتە کردە لەبەرەوە ئێمە تەسەوڕەکەین مزایدەیەکی سیاسیە یان مەرامێک هەیە لە پشتە مۆزوعەوە بەڕاستی یعنی ئەم قەرارەی وەزارەتی تەختیتی عێراق خروقاتی قانونی زۆری تایە خەلەلی قانونی زۆری تایە ئێمە کۆبوونەوەکانمان چڕ کردێتەوە لەگەڵ سەروی خۆمانە لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئیدارەی گەرمیان لە ڕووی نوێنەرایەتی حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئیجراعاتی قانونی ئەگرینە بەرامبەر ئەو قەرارە باشە بەڕێز ساهر قەرەتەپە لە سەرژمێری ساڵی 1950 تا زیاتر لە 127 گوندی هەبوو بەڵام دواتر ڕاگوێزراوە لە سەروبەندی پرۆسەی تعریبدا دانیشتوانە کوردەکەی واستا دانیشتوانی عەرەب نیشتەجێکراون لەو ناوچانە دەگوترێت ئەیانەوێت ئەم تعریبە درێژە پێ بدەن بەوەی کە ئەم جارە کفری بکەنە ناحیەیەک سەر بە قەزای قەرەتەپە وای ئەمە ئێوە چۆن هەڵوێست بەرامبەر بەمە دەگرن لە کاتێکدا کە مادەی 140 جێبەجێ نەکراوە حکوومەتی عێراق گۆڕانکاری کارگێڕی لەو سنوورە بکات ببێ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان یا بە جێبەجێکردنی دەستور تأكيد بخوي يعني أم موضوعة مرحلة بمرحلة هاتوا يعني كبتايبت قضايا كفري زور زررمن بو ولا موضوع صراع وتعريب كردني ناوچكا تو تصور كمثلا حتى ناحية جلولاج كاد خوي ديك بو عايد ناحية قرتفا بو قرتفاش عايد كفري بو لب أمام لبنجاوهاش لكاتي عبد الكريم قاسم جلولا أكريت الناحية ولقل كوماليكي قوندا كزوربيشي قوندي كردنشينا أم جارة خوتانا زانن مسألة تعريب بتشري دسبيك دواي شستوسي دواي حكومة بعث عبد السلام عارف ومانا ناحية جباريان استحداث كرد مزارة كفريان لحفتا وبينج دابري لكركو خسيانة سرديالا دواي هشتا وحاوت كأودي هاتاني كرده هميان رخين ران ومجا زيو كان إطفاء كران وتوزيع كران سر جوتياري عرب برأسي أما يعني مرحلة بمرحلة إما حكومتكاني بغدا يعني أم موضوع دوباره كنوا بداخوا كإما يسا كألين حكومتي شراكتي وطني كإما لبغا مثلا شريكي لقليانا لحكمة ومانا بلام لهند ناوشة أبينين يعني أو نفس شوفينية هرماوة كمروق يعني كتو قرارك ذلك ناحي كوكز ناحي كولوجو ناحي كوكزو ناحي كوكز هر ناحي بوك ناحي قرتفا هر دقيان تابع كفري بنا يساتو قرتفا كي بقضاء كوكز دا أبري خيت سر قرتفا أمام منطقني يعني باش هيك ربط يعني بيكوا زور باشا فيعني براسي من تصورك أمام قرارك سياسية بو مرامي هالبجاردنا مر ركارة كان من طبعا ركاري قانوني ودستورية بلى لبروا أو ناحية همو فرمانجا كان لسر هرمي كردستان عايد كفرية بن مدير ناحية وبهمو فرمانجا إدارية كان بلى هزي بيشمرجي زوري لي كاكا خو أما هنية يعني باشا برس هالبارة كتايشتالي بيبرسم استحداث كانوا بيلي كانوا وكو برپرسان إداري أو ناوچيا لقل كي تا استاقستان كردوا كي هاتا سرخت لسر أم بابتا لقل نونراني كورد آيا أوان هولدن بو أويكا داواكاني أو بقينن وريقري لم براسي امرو بلا نيونيراني كورد امرو ليبون لبرلماني عراق اما لقل او دستي ناوچه جيا ناكوكاكاني هريم او لسرختن باش لرأي اداري قرميان او لقل وزارتي ناخوق سكراوا نسراو كراوا بوردكاري كالرقي وزارتي ناخوق سبكري لقل بيوانديا كانوا لقل بابلين تنسيقي بين هريم كردستان وعراق ولهمان كاتشا طبعا ام ايشا بيوستا بمرسوم جمهوري تو استحداث كردني قضاياك ابي سروك كومار واجوي بكا باشا اما خوي اصلا خرقي دستوريتيا دواي سروكي كومار خوي حامي دستوري عراق شلون خوي مثلا
کە فەرمانێک یان قەرارێک خەرقی دستوری تایە یان کێشەیەکی قانونی هەیە من دڵنیام واژۆی ناکە سەر و کۆمار و ئەم بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز ساهر عەلی قایمەقامی کفری لە کفریەوە لەگەڵ کوردستان 24 بووی.